بە وەرگرتنی زانیاری زیاتر پامنێرمان چیا نووری لە کەرکووکەوە لەگەڵماندایە. چیا سڵاوت لێبێ، زانیاری زیاتر چی هەیە؟ سلااو مامۆستا، سلااو لە تۆ لە بینەرانی کەناڵی پێیان دیارە کۆبوونەوەی ئەمڕۆی حەزب لایەنە سیاسی کوردستانەکانی کەرکووک لە ئاستی پەیوەندەکان لە مەڵبەندی دوورەخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت. دیارە تەواوی کۆبوونەوەکان کە بڕیارە قسەی لەسەر کرێت گرنگترین یان ڕزگارکردنی هەویجە و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە دیارە باس لەوە دەکرێت کە حەزبەکان ڕێکەوتن بکەن، حەزبە کوردستانیەکان لەسەر پاکێجی ڕێک بکەون بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی تیادا ئەنجام بدرێت. لە لایەکی ترەوە باس لە ڕزگارکردنی دواکەوتنی ڕزگارکردنی هەویجەیە کرێت کە گرفتی بۆ ئاسایش و ئەمنیەتی کەرکووک دروست بووە، چونکە داعش هەویجەی کردوتە مەڵبەندی بڕیارەکانی بۆ هێرشکردنە سەر پارێزگای کەرکووک و ئەو چالاکیانەی کە ئەو گروپە لە سنوورەکە ئەنجامی دەدات. لە لایەکی تریشەوە کۆبوونەوەکەی ئەمڕۆی حەزب لایەنە سیاسی کوردستانەکان باس لە گواستنەوەی دەسەڵاتی 8 وەزارەتەکە دەکات کە لە ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراقی بڕیاری داوە کە ئەو وەزارەتانە دەسەڵاتەکانیان بدرێ بە ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان بتوانن بەشێک لە دەسەڵاتی ئەو وەزارەتە خزمەتگوزاریانە لە شارەکانیان بەکاردێنن. دیارە تاکو ئێستا لە کەرکووک بەهۆی هۆی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی تیادا ئەنجام نادرێت. ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتی ڕەهایی و بە یاسای 2005 پۆل پریمەر کارەکانی ئەنجام دەدات. لە لایەکی ترەوە هەر لە کۆبوونەوەی ئەمڕۆی حەزب لایەنە سیاسی کوردستانەکان لە ئاستی پەیوەندیەکان باس لە بودجەی پترۆدۆلار دەکرێت کە بەختا تاکو ئێستا زیاتر لە ملیارێک و 300 ملیۆن دۆلار کەرکووک قەرزارەکە تاکو ئێستا بەهۆی شەڕی داعش و بەبیانی قەیرانی داراییەوە بۆ کەرکووکی نەناردووە. بە کۆی گشتی لە کۆبوونەوەی ئەمڕۆی حەزب کوردستانەکان باسی ئەم توانانە دەکرێتەوە. ئێمەش چاوەڕێی دوا ئەنجامی کۆبوونەوەکە دەکەین کوردستانەکان بڕیاریشی دەدەن. چیە حکوومەتی عێراق لە چەند ڕۆژی کەمی ڕابردووە بڕیاریدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە تێکڕای پارێزگاکانی عێراق بەدەر لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. ئایا ئەم هەڵبژاردنە کەرکووکی شەگرێتەوە و نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکانی کەرکووک تاوتوێ ئەم مەوزوعاکەن؟ وەکو باسم کرد خاڵێکی سەرەکی کۆبوونەوەی ئەمڕۆی حیزب کوردستانەکان باسی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بەشێک لە حیزب کوردستانەکان پیان وایە دەبێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت لەبەر ئەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتی ڕەهایی وەکو باسم کرد بە یاسای پاڵبەری کارەکانی ئەنجامەدا کە ئەمە یاسایەکی ڕەهانیە بۆ ئەنجومەنی پارێزگاکان بتوانن کارەکانی خۆیان ئەنجام بدەن. بەشێک لە حەزبەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان دێ وایە کە کاتی نییە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت لەبەر ئەوەی کۆمەڵێک گرفت لە ڕەشنووسەکەدا هەیە کە ئێستا عەبادی ڕەوانەی پەرلەمانی کردووە کۆمەڵێک گرفت بۆ کەرکووک دروستەکە و ئەنجومەنی قەزاکان هەڵدەوەشێتەوە و کورسی ئەنجومەنی پارێزگاکان کەم دەکرێتەوە بۆ 12 کورسی. ئەمە وای کردەوە کە پارتی پێی وایە لەم کاتەدا هەڵبژاردن لە کەرکووکدا باش نییە. بەڵام حەزبەکانی تر پیان وایە کە هیچ نەبێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت بۆ ئەوەی هەیکەلێتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە چەند ساڵی ڕابردوودا گۆڕانکاری بەسەران هاتووە. ئێستا گۆڕانکاری تێدا بکرێت و دەسەڵاتێکی ڕەهای وەکو دەسەڵاتی تری ئەنجومەنی پارێزگاکانی پێ بکرێت. پامنێرمان لە شاری کەرکووک چیا نووری، زۆر سپاس.